بەڵێ سڵاوتان لێبێ هەڵتا لە سەعات یانزەی نیوەڕۆوە کۆبوونەوەی حزب و لایەنە سیاسی کوردەکان لە کەرکووک بەڕێوە چووە دەستی پێکردووە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڵبەتە ئەم کۆبوونەوەی لە دوای کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی لە بارگای مەکتەبی سیاسی دێت. هەڵبەتە حزب و لایەنە کوردستانەکان سەرجەمیان ئامادەیانی و هەنگێشتنامەیان بۆ ڕۆشتووە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەوەی لێرە ئامادەی نییە تەنها پارتی دیموکراتی کوردستان و نەوەی نوێ چەند پرسێکی گرنگ لەبارەی کەرکووک و دۆخی ناوچە جەنابەکان تاوتوێ دەکرێت. من لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە یاخود ئەو پرسانەی کە لە کۆبوونەوەکەدا کراونەتە تەوەری گفتوگۆ ئێستا میوانێکم لەگەڵ کاکاو کارلوقمان لە بەشی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی نیشتیمانیەکان کاکاو کار سڵاوتێ بە تەوەری گفتوگۆکانی نێو کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە ئەنجام درراوە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چین لەبارەی کەرکووک و ناوچە جەنابەکان. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرتان. کۆبوونەوەکەی ئەمڕۆی بەرپرسی یەکەمی حزب و لایەنە سیاسی کوردستانەکانی کەرکووک هێشتا بەردەوامی هەیە، کۆتایی پێ نەهاتووە کۆبوونەوەکە. تەوەری کۆبوونەوەکە بە شێوەیەکی گشتی لەسەر بارودۆخی کەرکووک و یەک ڕیزی و یەکدەنگی نێو ماڵی کورد لە کەرکووک بە تایبەتی و خۆ ئامادەکاری و ئامادەسازی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەگەر لە مانگی حوتی داهاتوودا مانگی حوتی ئەمساڵدا عەفوەن ئەنجام بدرێت. لە ئێستا ئەمە بتوانین لە کەرکووک یەکدەنگ و یەک هەڵوێست و یەک ڕیز بین بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگا تایبەتمەندیشی خۆی هەیە مانەوە و سەنگی مەحەکە لە کەرکووک بۆ ئێمەی کورد و کەرکووشەکان. لەبارەی بارودۆخی ئەمنی شارەی کەرکووکەوە یاخود لەبارەی ئەو پرسانەی دیکەکەوە ماوەی 5 ساڵە لە کەرکووکدا بوونیانەیە، حزب و لایەنە کوردستانەکان لەبارەی ئەوە چیان هەیە لە کۆبوونەوەکەدا دەتوانین زیاتر ڕوونتر بۆمان باسکەی لەسەر چی بابەتێک زیاتر فۆکس کراوەتە سەر چی بابەتێک و دایانەوە لەسەر چی زیاتر ڕێکەوتوو بکەن یاخود یەکدەنگ و یەکەڵوێست. تەوەری کۆبوونەوەکە خۆی زیاتر فۆکسراوە لەسەر ئەوەی کە دوو تەوەری زۆر گرنگتیایە، خۆی چەند تەوەریکی لە خۆگرتەوە، بەڵام دوو تەوەری کۆبوونەوەکە ئەوەیە کە لایەنی ئەمنی و ئیداری لە شاری کەرکووکە تۆزێ یعنی بێ بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت ئەوەی کە هەیە لە شارەکەدا دەگوزرێت کورد لێ ڕازی نییە بە شێویشی گشتی و لایەنیش دیکەش خزمەتگوزاری ناوچە کوردنیشانەکان بە شێویشی باش و پێویست ناڕەوە بەڕێوە و لایەنیشتری کۆبوونەوەکەش ئەوە بۆ کە لەسەر هەڵبژاردنەکانە بەیەک ڕیز و یەکدەنگ بین و هەموو لایەنە سیاسیەکان لە کەرکووک بە تێکڕا لەسەر ئەوە کۆکن و داوا لە خەڵکی کەرکووک دەکەن خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردننی داهاتوو بە هیچ شێوەیەک پشت لەو پرسانەکەن. ئەو حزبانە چێن کەوا بەشداری کۆبوونەوەکەیان کردووە یاخود ئەو حزبانەی کە بانگێش کراون چێن و چێش نەهاتووە. ئێمە وەکو نەریتی هەموو کۆبوونەوەکانمان لە هەموو کۆبوونەوەکاندا کە ئەکرێ لە پێشووتردا و داهاتووشدا هەموو حزب و لایەنە سیاسیەکان ئاگادار دەکرێنەوە، هەموو لایەنەکان ئاگادار دەکرێنەوە و بەڵام لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا پارتی دیموکراتی کوردستان و نەوەی نوێ ئامادە نەبوونە، بەڵام هەموویان ئاگدار کراونەتەوە و لەوەش گرنگتر حیزبی ئیسلامی عێراقیش لەم کۆبوونەوەی بەشدارە. تا چەندە تەوەری گفتوگۆکان بۆ پێی کەرکووک شارێکی فرەپێکاتەیە تەوەری گفتوگۆکان حزب و لایەنە سیاسیەکان تا چەندە لەسەرەوە کۆکرد لەگەڵ لایەنەکانی دیکەشە لە کەرکووک یەکدەنگ و یەکەڵوێست بن لەبارەی ئاساییکردنەوەی دۆخی شارەکە بۆ سەرجەم پێکات. هەموو حزب و لایەنە کوردستانەکان ئەوانەی کە لە کەرکووکن هیچ ئیشکالیشان نییە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ پێکاتەکان و لەگەڵ سەرجەم ئەو پێکاتانی کە لە شاری کەرکووکات چی حیزبین چی سیاسی هەموو پێکەوە وەکو سیاسەتەکەی ئەڤاڵی کۆچکردومان بەڕێز مام جەلال چەپکە گوڵێکی نییە بە لە کەرکووکە بە کورد و عەرب و تورکمان و کلد و ئاشور و هەموو پێکاتەکانەوە. سپاس بۆ هاوکار لوقمان لە بەشی پەیوەندی نیشتیمانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە بەڕاستەوخۆ لەگەڵما بوو. هەڵبەتە کۆبوونەوەی حزب و لایەنە کوردستانەکان لە کەرکووک لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ساڵدا لە ساڵی 2023 یەکەمین کۆبوونەوەی حزب و لایەنە کوردستانەکاندا لەم ساڵدا کە ئەنجام درراوە لە وەکو لە سەرەتاشدا ئاماژەم پێکرد سەرجەم حزبە کوردستانەکان لەم کۆبوونەوەی ئامادەیان هەیە جگە لە پارتی دیموکراتی کوردستان و نەوەی نوێ کە لەم کۆبوونەوەی بەشداریان هەیە. هەڵبەتە لە هەفتەی ڕابردووشدا لە شاری سلێمانی هەریەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمان کۆبوونەوەی فراوانی خۆیان ئەنجامدا. دەگەڕێمە لای تۆ دەرێ. پێم نەرمازانە بەس سپاس.